مامۆستا بۆ ئەو گەنجانەی کە ئاڵێن بۆ ئەو باوکە تەنانەت باوکی خۆم باوکی کۆمەڵە لە برادەرەکانم یعنی خۆم گەنجەکانی چواردەورم مامۆستا نوێژ ناکەین کە نوێژ ناکەین ئەڵێن چی دڵمان پاکە کاری خێرخوازیەکەین کاری باشاکەین تعدا لە شەرەف و ناموسی کەس ناکەین بەڵام تەمەڵین و لەشمان گران و ناتوانین نوێژکەین و ئەم بیانوانە یعنی کۆمەڵێک موبەڕیری لاواز و زەعیفێنینەوە بۆ دڵخۆشی خۆمان بۆ ئەوەی کە نوێژەکە نەکەین تاوان ئەمانە چییە و ئەتوانی ڕوونکردنەوەیەکمان بیتە لەسەر ئەم بابەتە؟ برای شیرینم خۆی پەروەردگار کاتێ باسی هەڕەشە لە نوێژنەکەرەدا ئەفەرمێ ما سەلەکەکم فی سەقەر ئێوە چیەکەن لە ناو سەقەڕا سەقەڕ شوێنێکی زۆر ناڕەحەتە خوای گەورە لە جەهەنەما تایبەتی کردو بۆ نوێژنەکەر والعیاذ بالله ما سەلەکەکم فی سەقەر لە کوردەواری خۆمانە ئەڵێ ئەک جێگا و سەقەڕ بێت کە دوعا لە یەکێ بکەیت سەقەڕ هێندە شوێنێکی گەرم و ناڕەحەت و پیسە قالوا لم نكن من المصلين یەکەم شتێکە ئەڵێن ئێمە نوێژمان ناکرد بەڵام کەسێ نوێژ ئەکات باشە نوێژ ئەکات بەڵام نوێژی بەیانیان ناکات نوێژێکەکە دوان ناکات ڕۆژێک نوێژەکات چوار ڕۆژ نوێژ ناکات جار بەجار ئەچێتە سەر نوێژ و جار بەجار وازی لێنێ خوای گەورە هەڕەشەی داوە لەم کەسەش هەر بە جەهەنەم فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون ويل بۆ نوێژ خوێنانەی کە نوێژەکانیان کرچوکاڵ ئەکەن بە سەریعیەکەن لە کاتی خۆیان نایکەن یان نوێژێکەکە و دوان ناکات کەواتە تەساهول لە نوێژە تەهاون بە نوێژکردن یعنی حیساب بۆ نوێژ نەکەی بە تایبەت نوێژی بەیانیان والله وەیلی لەسرە عەذابی لەسرە بۆیە ئێمە من ئیمڕۆژ یعنی پەیامێکم نار بۆ کەسانی کە مەشروب بەخۆن یعنی بەڕاستی هیچمان بەرگەی ئاگری ئەم دنیا ناگرین بەرگەی چرخێک ناگرین کاکە لە قیامەتە ئەدها و ئەمر سزای قیامەت زۆر زۆر بەتینە والله ئێمە بەرگەی بینینی مەلەکل مەوت ناگرین قەسەماً بالله والله يعني لم يبدو رجاء ملحديك توشي سرطان بوا ايوه بس يعني ايوه لواتساب ولا شتيك وقسم لقلا بكات بوي توبه بكا وتوما من لرقي واتساب وقصي لقلا ناكم اقل بي خوش او مزقوتا يعني هر شوينك اوان حزيان ليتي من امادم لبر او هداية دورگری و ناڕەحەتە چکە ئێستا آخر مرحلەی ژیانیەتی تر ئەم دنیاە بەجێ هێڵێ و بەرەو قیامەت ئەڕوا بەڵام ئەو هەتا ئیسا بەداخەوە باوەڕی بە قیامەت نییە باوەڕی بەخوا نییە ژیانی ئەم دنیاشی بەم گەنجێتی ئاوا بەسەر بردووە مامۆستا مشکلەی یعنی نوێژ نەکردن بە هیچ شێوەیە بوونی نییە و هیچ شتێکیش ناتوانێتە بڵێ من مامۆستا هەر خێر و خێراتێکی قبوڵەکە نوێژ نەکەی برا شرینەکەم نوێژکردن پەیوەندیە لەگەڵ ئەڵڵایە هەر کەسێک نوێژی نەکرد هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئەڵڵایە نامێنێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی دەست بێنن بەسەری مناڵی هەتی و ئاگاتان لە مناڵی هەتی بێ مامۆستا ئەمە بۆ کەسێکی نوێژنەکەر ئەگەی لە مناڵی هەتی بێت خێر و خێرات کات ئەگەر ئەو شتانە کات هیچ خێرێکی یعنی ناگات هیچ شتێکی دەست ناکەوێت لەو کار و چاکەی یعنی لەو کارە چاکەی کە کردوێتی هەرچی ئینسانیەت هەیە تۆ بیکە نەیتە بازنەی ئەم ئیسلامەوە خوای گەورە لێتی وەرناگرێت تۆ جاری ئەبێ ببی بە موسڵمان بەچی ئەبی بە موسڵمان لا إله إلا الله لا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله بوا أبي بمسلمان كبوي بمسلمان يتدل أو خيراني كهرشي خيرك يديت سرسيدي باقكت بلام ك لو شيء توحيد درت شويت لبازني إسلام درت شوي هر خير وخيراتي كتر بكي أما وكم روفاياتي كردوت للدنيا داب دس خوشيد لكراو وسپاس كراوا پاداشكي ورقري بلام خود نابي چاوري قيامتكي قيامت بو كسيكا كعبدايتي بو الله بكات عبدايتي مامۆستا نوێژنەکەر نوێژی لەسەر ناکرێ وایە نوێژنەکەش نوێژی لەسەر ناکرێ بە هیچ شێوازێک مامۆستا من لەگەڵ کەسێکی نزیکی خۆما با ناوی شخصەکە نێنم لەگەڵ کەسێکی نزیکی خۆما کەوتینە مناقەشێکی بەسیتەوە باشە مامۆستا خۆم ئاگادارم لە نزیکەوە خێر و خێراتێکی زۆر زۆرەکە و بۆیە پرسیارشم لێ کردی خێر و خێراتێکی زۆر زۆرەکات یعنی کەسێکە سپاس بۆ ئەڵڵا لە زینا دوورە لە بعض حالتێک لە مەشروب خواردن دوورە لە کاری خێر زۆر نزیکە کاری خێر ینی زۆر زۆرەکە خۆم ئاگاداری هەموو حاڵەتەکانیم بەڵام لەگەڵ یا کە باسی نوێژەکەی ئەڵێ بڕوان بەخوای گەورە هەیە ئەڵێ تۆ جارە شاتمانێنی من 1000 جار شاتمانێنم ئەڵێ تۆ بڕوا بەم دینە هەیە من 100 قاتی تۆ بڕوان بەم دینە هەیە بەڵام ئەڵێ لەگەڵ نوێژە ئەڵێ کاکە هەر ئاواکەی نوێژی عەساڵێ ئاواکەی ئێوارێ ئاواکەی ئیشارە هەر پلای نوێژەکەوی ئەمە قسەی مامۆستا براوە جاری ئیستیهزاء بە نوێژ خوای پەروەردگار پێنج کاتی بۆمان داناوە ئێمە لەگەڵ یا قسە بکەین ئێمە مناجاتی ئەڵڵا بکەین بەیانی نیمەڕۆ عەسر مەغریب عیشا هەر پێنج کاتەکە بینیان زۆرە نەک بینیان کەم بێت
و بەڕاستی قسەکردن لەگەڵ خوایە سبحانەوە تەعالە شانازیە. ئەبێت تۆ زۆر مەمنون بیت کە کاتێک ئەچیتە سوزدە، کاتێک لەناو فاتیحایە، کاتێک الله ئەکبەرەکەیت لە بەردەم ئەڵایە ئەوەستی. چونکە دوو موقیفەیە هەموو ئینسانێک يعني پێی ناگات. یەک موقیفێک لەو موقیفانە نوێژکردنە لە دنیاە، موقیفی دووەم موقیفی وەستانە لە بەردەم ئەڵایە جەل جەلالوه. هەردوو وەستانەکە بەرامبەر بەخوایە. بۆیە هەر کەسێک وەکو ئیبن قەییمە فەرمێت وەستانی یەکەمی بەرامبەر ئەڵڵا جەل جەلالوه وەستانێکی جوان بێ لە قیامەتە خوا ئەو وەستانی بۆ ئاسانەکات. بەڵام هەر کەسێک لەم دنیاە بەرامبەر بەخوا نەوەستێ و مناجات لەگەڵ خوایە نەکات لە قیامەت ناتوانێ بوەستێت.